اما هناکی دوری نوچین شر بچن تماشاوان نیجا می بحثا وجینا خزای بکن پشتی بارینا باران زیده و وجینا همو قانین کوبر ایدی لبر مچقاندنه بون لبر زهابونه بون تایبتی لگند درومره لهورامانه خلکو انجمنا گند ایرو مراسم که تایبت یا سپاسگزاری و شکرانه ساز دکن انگو شکر خوتینن به وجینا خزای هفکارا ما سازگار صلاح جه هورمان و لگل ما به سازگار تدکاریج مرا بحثا و روشانو یا خزای بکیلوی دوره اف عادت جه کنگی و اف نریت هیلوی دوره هێڤیدارم کاتتان باش لەبەرەوەی ئێرە شوێنێکە لە شوێنە گەشتیاریە جوانەکانی ناوچەی هەورامان و ئەوەی ئێستا لە دیمەنەکان لە ڕوودا ببینێ دڵنیام کە بڕیارەیە ڕۆژێک لە ڕۆژان بێت ئێرە بەدەر لەوەی کە دیمەنی جوان و ئاوێک و ڕووبارێکی زۆر جوانی تایە و ئەو ئەشکەوتانە بە نزیکی 20 ئەشکەوتی لێیە کە ئەتوانی لێرەوە بێت و دەستاوەش بۆ فرەفرە مەمنون ئەوە نانیان بۆ ئێمە هێناوە ئەلوێ داینێ دەستە خۆش بێ ئێمە نانیشمان خواردۆ زۆر زۆر سپاس اینجا ئەچمە لە ئەم دوو کاکەیە تۆ بە هەورامی قسم چەنی کەرە بەڵێ فەرماوە ئارۆ چش کردی چی ئامێن مێ بە مناسبەت و ئاوی خوای ڕەحمەتنی کە تەقێنەوە ئی خەڵکە ئامانە کۆ بیێنەوە و شکرانە پێ خوای وجارمێنەوە و یاخوا خێر بێجێ سەر و چەمەکام و خەڵکو ئی منتەقێما دەرەوە مەڕێگە ئامێنێ بێگە پێستە سەرانگێ و وەشیش سەردان و دەگێما کردنی ئاوێ نەبێ لە مایەوە دەور 2009 یاوێت بینە ئاوی نەتەقێنەی چاوەکیمە جەخوای بەزیاب و گرکۆ بێن مێ و ئەلحەمدوللا ئارۆ چن کەسی و بینێ کە چن ساڵی نەبینێنێ تقریبا ئینێ ئارە دێنێ بڕوان پەنەکەرێ نیمەشە وەڵی کیمیاکەنە دێنێم بەڵێ ئەری وەڵڵا ئەپاتارە کە حەمڕژین وەچەنی باقسێکە ڕەشی ئینجاوات و وەی ئێرە ئەوەنە بەردی گەورە گەوری تیا ئینسان حەزەریەوەیکە نەشکەوێ اینجا کە حەمەڕەشی باس و ئانێمە پێکەرەوات و با چینێ جوور پڕمێ ور پڕی دمای ئەگەر پراور پڕمێری ئەرەوە دڵم پۆن باسوانێن پێکەرە ئارۆ چشتا کەرچێگە ئارۆ هەنێ چی ناوەنە ئارۆ ڕوێ فرەوەش بێلاماوە ئارۆ من یو پێسەوێم ئارۆ ئەجۆ جالێ بیانە ئارۆ جالێ بیانە ئان پەنەوە وەشە ئان دڵم پی ڕۆیە وەشە سپاس و خی گەورەی کەرمێکەر ئاوەکێمە هانەکێمە تەقێنێوە بژێنێوە سپاس و خی گەورەی کەرمێ ئارۆ بە مناسبەتەوە ئەنێ ئارۆ ئی خەڵکە ماکوکە نامێنمی بگە سپاس و خی گەورەی کەرمێ کە ئاوەکێمە ئامێنە یەگیوێ نانچاشتیماکەن بەڵێ جەخوای بەزیا بەرێ وەڵا نانیچاش تەفرە کریان ڕەنگە نانیچاش و 1000 نەفرە 4000 نەفرە کریا بوو چن کەسی ئامە بینی ئەنێ تۆ بزانێ بخوا تقریبا بە تەقدیر و من 2500 تا 1000 نەفر ئامان ڕاکێکی سەختانە بەس ئامێنی هەر ڕاکێش سەختانە خەڵک پەنەش وەشە خەڵک جەوەکەش فرە وەشە خەڵک دڵش کردەوە بێوێگە من ئارۆ ئەمان ئاوێگە تەمەنە من ئارۆ ئەمان ئاوێگە جوان بیەناوە حەزیش کەوت کوچێ ور پڕمێگەر ئەگەر مەجال بڵا ئەوەڵا ویمانەیە ورپڕای قەدیمیانە هۆرامیانە کوردانە هەورەبان و مزگەکەی و مزگی چاقەی مەگەر ئەوسا زەماوەنگامابی ئی بەرەو مزگی ئەینە هەرچی زەماوە وەخت بیان پێی ئامینێ مەتیە ئەچێنە حەوت ڕووی ورپڕێنێ حەوت ڕوێ جەڕۆشم حەوت ڕوێتیانە زەماوە خەڵک ورپڕە ئەچی گەنێ شانسش بێ حەوت ڕوێ پێشور ئەیتە دۆڵەمەند بێ کوڕ دۆڵەمەنی بێ ئەنە مەسە بەگی جبێ ئالە ئالەوێ سلام کاک شاوی کردێ کاک شاوانە سەلام و کەراچێگۆ دەرە بەڕی شەڵام من بێوەی بلوە نەگلیر و پێگەرە قسێ کەری پێمە بەم قابلم کەری پێ نامی ڕاستە خۆینە ئاروچێگەنە کو بین دێەوەی تۆڵێنە ئاروچێنە کۆ بێنمێ بە تازەکەوەی دەگا دەرەوە مەڕێ ئەی دەگا کۆن دەمێوان ئەگە ئاوەڵانیش بۆ نەبیێن نەوە یەک ئاوەڵانە بێنەوە دەرەوە مەڕێەوە ئەگە نەوە یەک ئاوانە بێن تا ساوانی پێوە شۆ نەدێن
ئاروکۆ بکۆ بێنمێ و سەرنەوەی ئاوەڵانەش کەرمەوە ئینشەڵڵا هەر ئاوەدان بوو وەشە بیاخوا خێر بێت خێر بێت یاخوا هێوی دار کۆبوونەتەوە لە هەموو شوێنێک و سوچێکی ناو دەرەی مەڕی پێڵێن ئێرە خێزان بە خێزان دانیشتون و ژنەکان لەسەرەوەن و بە خێزانی خۆیان دانیشتون و چێشتونانی زیاتر لە 3000 کەس لێرە کراوە و نانیشتە خۆن و سەیران و خۆشی و گەشتی خۆشیان دەکەن. گەلێکی سپاس سازگار سەلاح توژە هەورەمان لەگەڵ مەبووی.